ئیمپراتۆریەتی لیپتۆن. لەوانەیە زۆر بەمان بزانین کە ئیمپراتۆری لیپتۆن کێیە. ئەوەش کە کەسایەتیەکە ناناسێت بێگومان بۆ جارێکیش بوو بێت گوێبیستی چای لیپتۆن بووە. لەوانەش هەندێک لە ئێمە ئەو چایەمان تاقی کردبێتەوە کە لە پشتیەوە چیرۆکێکی جوانی هەوڵدان بوونی هەیە. تۆماس لیپتۆن لە ساڵی 1848 لە سکۆتلەندا لەدایک بووە. لە تەمەنی لاوێتیدا لەگەڵ خوێندنەکەیدا کاری چاپەمەنی دەکرد. یارمەتی باوکی دەدا لە خەرجیەکانی ماڵەوەیان. کاتێک تەمەنی دەگاتە 15 ساڵ وەکو کرێکارێک لەسەر کەشتیەکان کاری دەکرد. زۆر ئارەزووی ئەو کاری دەکرد چونکە بەهۆیەوە دەیتوانی بەناو دەریاکاندا گەشت بکات و ئەو دیوی دەریا ببینێت کە ئەمریکا بوو، چونکە ئەمریکا لەو کاتەدا خەونی هەموو ئەوروپیەکان بوو. دواتر بڕیار دەدات کۆچ بکات و لەوێ بمێنێتەوە. نزیکەی 5 ساڵ لە ئەمریکا ژیە. لەو ماوەیەدا چەندین جۆر کاری کردووە. ماوەیەک وەک جوتیار و هەندێک جاریش لە دەرگای خەڵکی دەدا بۆ فرۆشتنی شتومەک. هەروەها وەک فرۆشیاریش لە دوکاندا کاری دەکرد. لەم ماوەیەدا تۆماس لیپتۆن توانی پارێکی باش کۆ بکاتەوە. پاشان بڕیاریدا بگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆی لەگەڵ دایک و باوکیدا ژیان بەسەر بەرێت. کاتێکیش دەگەڕێتەوە دوکانێکی تایبەت بۆ باوکی دەکاتەوە و بۆ ماوەی ساڵێکیش یارمەتی باوکی دەدات. بەڵام دواتر دوکانێکی تر بۆ خۆی دەکاتەوە بۆ فرۆشتنی خۆراک و کەلوپەلی پاککردنەوە. لێرەدا پرسیارێک دێتە پێشەوە، ئەویژەوەیە کە چۆن تۆماس لیپتۆن گەیشت بە سەرکەوتنە گەورەکە. تۆماس لیپتۆن لە دوایەوەی سەرکەوتنێکی باشی لەو دوکانەدا بەدەستێنە بڕیاریدا لقی دوکانەکە لە چەند ناوچەیەکی تر بکاتەوە. بەو هۆیشەوە سامانێکی زۆری بەدەستێنە، بەڵام ئەو بەوە قایل نەبوو، بەڵکو دەویست ڕێگەیەکی نوێی بازرگانی بگرێتە بەر کە ناوی بە تەواوەتی لە هەموو بەڕیتانیادا بڵاو ببێتەوە. لەو کاتەدا بیرۆکی بازرگاریکردنی بەچاوە بۆ هات، چونکە چا یەکێک بوو لە گرانترین شمەکەکان کە خواردنەوەی چینی دەوڵەمەندەکان بوو. تەنها ئەوانیش دەیان کڕی و دەیان خواردەوە. بەو شێوەیە دەستی پێکرد. چاکانی دەکردە ناو قوتوویەکی سەرداخرا و کە بە ئاسانی دەکرایەوە و دادەخرا. سەرکەوتنێکی باشیشی لەو بازرگانیە بەدەستێنە تا دەهات ناوی باشتر و باشتر دەڕۆشت. بەڵام بێگومان هەروە بە ئاسانی نابێت، بە تایبەتی لە دوای ئەوەی چا تووشی داڕمانێکی گەورەی نرخ دەبێت. بەو شێوەیە چیدی خواردنەوەی دەوڵەمەندەکان نەبوو، بەڵکو هەمووان دەیان کڕی و بوو بە خواردنەوەیەکی فەرمی هەموو وڵاتەکان. لە ساڵی 1890 تۆماس لیپتۆن چوو بۆ سریلانکا بۆ کڕینی چا، چونکە چای ئەو ناوچەیە تامێکی جیاواز و خۆشتری هەبوو. دوای ئەوە بیری لەوە کردەوە کە تامی نوێ بۆ چاکە زیاد بکات. هەروە قوتوویەکی نوێی دیزاین کرد بۆ هەڵگرتنی چاکەتەیدا، ئەوەش بۆ هۆی ئەوەی فرۆشی چای لیپتۆن زۆر زیاتر بێت. هەروەها لە ساڵی 1898 لیپتۆن لەلایەن شاژنی بەریتانیا ڤیکتۆریاوە نازناوی سێر واتە بەڕێزی پێبەخشرا. بەرەمەکەشی بوو بە یەکێک لە بەرەمەکانی تایبەت بە خێزانی شاهانەیی ئەو کاتە. لە ساڵی 1931 تۆماس لیپتۆن گیان لەدەست دەدات، بەڵام مارکەی چاکەی تاکو ئێستا هەروەکو خۆی ماوەتەوە و یەکێکە لە خۆشترین چاکان لە جیهاندا.